ئەوەی ئەوانەی کەن کارێکی زۆر گەورەیە هەرگیز ئێمە نە بە قسە نە بە کۆمەک نە بە هیچ ناتوانین قەتێک لە خوێنی مناڵێکی ئەو ڕۆژاوای بتوانین جۆریکەین بیسەڵینەوانێ بەڕاستی ئەوەی ئەوان کردوانە گەورەیە ئەوەی ئەوان کردوانە بەڕاستی دیفاعکردنە لە هەمومان لە هەموو خۆزگە بۆ نەکوون بە ئێم بە قسە نەک بە کۆمەک بمەتوانێت بە هەموو کارێک بە هەموو شتێ بتوانین نەک بە هونەر چییە؟ هونەر چییە بمانتوانایە بە من ئێستا حازرم وەڵڵای بێشم وتون ئامادەم بم لە بچم لە وڵاتە خوێنی خۆم بڕێژم بۆ میلەتەکەم بەڕاستی و میلەتی ئێمەیە جینۆساید دەکرێت لە ناوە برێ کەس ناتەزانێت بەداخەوانێ بەداخەوە هەموو دنیا دژی ئێمەیە خۆشمان دژی خۆمانین خۆمان یەکگرتوونین خۆمان بە فریای میلەتەکەمان ناکەین ئەمڕۆ لە ڕۆژاوە کورد قڕەکرێت سوێنێ لە باشوش قڕەکرێ ڕۆژار قڕەکرێت لە باکوورش قڕەکرێ بەڕاستی ئەبێ ئێمە خۆمان فری خۆماکەین بە یەک بوون یەک دەست بتوانین بەرامبەر هەموو ڕژانە بینەوەکەوە ئەیانێ کورد جینۆسایکەن من یەکش دەڵێم ئەردۆغان ئیسپاتی کرد پیاوێکە عقلیتیانێک کە قسە ئەەکەم جۆ لە قسەکانی یەگرم پیاوێکە دوژمنی ئەم میلەتێ دوژمنی کووردە کاڵێ من ئەمەکیش لە کورد ناکەین درۆ ئەکا ئەوێ کورد لە ناوبەرێ هەر شوێنێک لە هەر شوێنێک کورد وجودی هەبێ بەڕاستی هەوڵێن بیسڕنەوانێ هیوادارم ئێمەی کورد هەموون یەک دەست بین بەس بە موجامەلە نا بە ڕووکەژ نا بە ڕۆح یەک ڕۆح بین بەرامبەر بە دوژمنەکانمان بەرامبەر ئەوەی کەواوێنسیانێ سەرکوتمانکەن ئێمە بەرامبەریان بۆسین ئێمە کولی کەسم کولی تاچێک ئەتوانی خۆی لە خۆی هەموو بایکۆتێ بکات بایکۆتی هەموو کاڵایە بکە کاڵێکی ئەو کاڵای هەموو دوژمنێکەوە بێوێ ئێمە بچۆسێن ئێمە بایکۆتی کاڵاکانیکەین ئێمە قەیچەکە ئێمە ڕەزارەتمان بینی ئێمە نەبوونیمان بینی ئەم برسێتیمان بینی قەیچەکە بامای برسێتی بینی بەڵام ئەو پارەی نەچێتی گیرفانی دەسەڵاتی تورکەوانێ کە بیکا بە قومبلە و بە فیشەک و بینێتەوە بە میلەتەکەمانوانێ من ئەڵێم بایکۆتکردن شتێکی زۆر ئاسانە ئەبێ هەموو کەسێک بەڕاستی بایکۆتستێ من خۆم شخصی خۆم بەڕاستی ئەمەوێ بێ ئەوەی کە ئەو حاڵەتە بە بایکۆتکەن زۆر جار بەهۆی ئەوەی کە لە هەر بەشەی کوردستان بە جۆرێک بێر دەکرێتەوە ئەوانەی ئەو بەشانە بەڕێوە دەبن یەکڕیزی و تەبایی کورد بەدی ناکرێت بەڵام لە ئێستادا دەبینین کە خەڵکی هەر چوار بەشەکە زۆر بە حەماسەوە پشتگیری ڕۆژئاوا دەکات کەوەش بچووکترین شتە بیکەین ئێمە ژۆکو هونەرمەندان و هونەردۆستان و هەموو ئەوانەی کە لە بواری هونەر کار دەکەین دیارە ئەوەی بە ئەرکی خۆمان دەزانین کە بتوانین بچووکترین شت پێشکەش بە ڕۆژئاوا بکەین ئەوش ئەوەیە بایکۆتکردنی هەموو شتانەی لە تورکیاوە دێ بێگومان لە مێژە کاتێوە هاتووە کە ئەوانە لە وڵاتی منەمێنن بەڵام ئایا کاربەدەستان و بەڕێوبەرانی ئەو وڵاتە دەتوانن ئەو بکەن ئایا پەیوەندی تایبەتیان نییە بۆی ئەو پەیوەندی تێک نشکێن لەوانەیە نەتوانەوە بکەن بۆی بەڕای من گرنگتری شت لە ئێستادا یەکڕیزی میلەتی کووردە بەوەی کە هەر شتێکی لە دەست بێ بیکە بۆی بتوانێت ئەو زەختە دروست بکە سەرەتا لە ناو خۆی دواتریش بۆ کاربەدەستانی وڵات بێگومان زۆر جار دەبیستین و ینی لە مێژوشدا بینیومانە کە یەکڕیزی نەتەوەکان چۆن کاریگەری کردووە کە بتوانێت دوژمنێکی زۆر بەهێز لەناو بات هەر شتێک بۆیان بکرێ ڕەنگە ئێمە نەتوانین چەکەڵ بگرین بەڵام دەتوانین بایکۆتی هەموو شتێکی تورکیا بکەین هەمیشە ڕۆژئاوا خاڵێکی زۆر ڕەش و ڕەشە بۆ تورکیا بۆ دوژمنانی کورد کەوە ئەو پارچەی کوردستان ڕۆژئاوا کە پارچەیەکە پڕە لە مقاومەت هێز و توانە ئەمڕۆ نوێنەرایەتی سەرجەم کوردەکە داوا لە سەرجەم خەڵکی کوردستانەکەم ئیتر لە مەودووە بە وشیاری مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتەیە بکەن تەنها ڕۆژ ئاوانیە کێشەکە بەڵکو هەر چوار پارچەی کوردستانە ئەمە سەرەتایەکەوا بۆ دەستگرتن بەسەر هەر چوار پارچەی کوردستانە بۆیە من داوا لە خەڵکی سادە و ساکاری کوردستانەکەم لە مەودووە زۆر بە وشیاری لەگەڵ تورکیایە بەڕاستی تورکیا دوژمنە سەرێشەکەی کووردە تەنانەت لە دەرزیەکی بچووکەوە تا گەورەترین شتە بێ بایکۆت بکرێ نابێ هیچ شتێکی تورکی ئەمڕۆ لە کوردستانە جێگای ببێتەوە داوا لەو خەڵکانەکەم تەنانەت گۆرانیەکی برایم تاتڵ سەو دەست پێ بکەن کە بایکۆتی بکەن لەو خواردنانە لە چوون بۆ تورکیا محاولە بکرێت تورکیا چۆن لە ڕووی دنیاوە هەموو دەستی خسۆتە بینە قاقای ئێمە هەر هیچ نەبێ ئێمە لە ڕووی گەشت و گوزار و بارەتی جارێکەوە تۆزێک بەرگری بکەین ئیتر بەسە خەڵک ئەم سەرشۆڕێ قبول بکات داوا لە هونەرمەندانەکەم هەمیشە پاڵپشتی ئەم هێزەی ڕۆژئاوای کوردستان بەڕاستی نوێنەرایەتێکی شەرەفمەندانی هەموو کوردەکەن
ئەمە ئەساتێکی گەورەیە بەڕاستی کەوا ئێمە هەموو دنیا داوا لە هەموو دنیا هاریکاریمان بکەن حکوومەتی خۆمان و سەربازگای تورکی کە لە ناو خاشی کوردستانە ئەمە خۆی جێگەی سەرشۆڕیە بۆ ملەتێک کە ئەمان کوژێت خۆیان ئەمان کوژن و ئێمە سەربازگاکەیان لە وڵاتی خۆمانە پەروەردەیانەکەین یاخو باوەشیان بۆکەینەوە بەڕێی من ئێستا بێ خەڵک فشار بخاتە سەر ئەوەی کەوا تەنانەت سەفارە و قۆنسوڵێتەکانی تورکیا لە کوردستانە نەمێنن تەنانەت ئەو کەسانی کە بە ناوی کۆمپانیا تورکیەکان بازرگانیەکەن لێرە ڕایان گرن بازرگانەکان مەجال نەدەن تەنانەت بازرگانیتە لێرە بکەن تاوەکو ڕێگریان بەرئەمر کرێت.